سڵاوتان لەبێتەوە ئێوارەتان باش لە ئێوارە 24ێکی دیکەدا بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز لەگەڵتانین بۆ ئەم ئێوارەیەش لە ئەستەکۆڵم چێشتخانەیەک لە کاتی بەربانگدا خواردنی کوردی دروست دەکات. پەیوەندی بە ڕۆژوبوون و نەخۆشیەکانی دڵ لە ئینفۆگرافیکێکدا. هونەرمەند و ئەکتەری کورد یاسین قادر بەرزەنجی بۆ ئێوارە 24 باس لە نەهێنیەکانی ژیانی خۆی دەکات. نانی پیدە لە ئەنقەرە چۆنیەتی دروستکردنی بازاڕێکی گەرمی لە ئەو وڵاتەدا هەیە. چۆنیەتی دروستکردنی پەرژین بە تەلی تۆڕ. بەرهەمە خۆماڵیەکان لە مانگی ڕەمەزاندا بازاڕیان گەرمتر دەبێت. بازاڕی کەمپی زەعتەری وڵاتی ئوردن ڕۆژانە پڕ دەبێت لە کڕیار. بۆ پەنابەرانی کورد و ئەوانەی کە لە هەندەران و دەرەوەی کوردستاندا دەژین بوونی شوێنێک کە کەشوهەوای کوردستانی پێوە دیار بێت شتێکی نایاب بە. لە ستۆکهۆڵم چێشتخانەیەک هەیە کە لە کاتی بەربانگدا خواردنی کوردی بۆ بە ڕۆژوبووان دروست دەکات. بەشێک لە دیمەنەکانی ئەو چێشتخانەیە دەبین. بۆنێ ڕەمەزانەوە خوانی تایبەتیمان هەیە، خوانی کوردەواری خۆمان شۆربا و خورماشمان داناوە وەختی ڕەمەزانی فتار و شتەوە، پاخڵاوەشمان هەیە و شتانە و عالەمەکەش بە زۆربەی بە ڕۆژیە وەختی فتاری دێن کەمێک سەرمانی زیحامەوانەیە، بەس هەفتەی پێش وەخت هیچ نەبوو، بەس ئێستا کە هیچ دەشت پێ کردووە و ینی سەرمان کەمێ زیحامەوانەیە. ئێمە شۆک و کوردانی سوید و هەموو لێرە ئەوەی کە بە ڕۆژوو ئەبێت ئێواران لێرە کۆ ئەبێتەوە بە حکمی ئەوەی لێرە هەموو خواردنە کوردەواریەکان هەیە و خواردنەکانی حەڵاڵە و ئێواران شۆربا هەیە، میوەهات دائەنرێت بە هەموو شێوازێک خزمەتی خەڵکەکەن، خواردنەکان پاک و تەمیزە. ئێمەش بۆ حکومە ئێواران لە دوای ماندووبوونێکی زۆر سەعات دەی شەو بلێرە کاتی بەربانگە دێن بۆ ئێرە و بەربانکی خۆمانەکەین و فەرزەکەمان بەجێ دێنین. ئەو کەسانەی کە نەخۆشی دڵیان هەیە زۆر جارۆ پرسیارەیان لا دروست دەبێت کە بە ڕۆژوبوون چ کاریگەریەک لەسەر تەندروستیان دروست دەکات. لەم ئینفۆگرافیکەدا باس لە سوودەکان و مەترسیەکانی نەخۆشی دڵ لە کاتی بە ڕۆژوبووندا دەکەین. بە ڕۆژوبوون و نەخۆشیەکانی دڵ ئەو کەسانی کێشە و نەخۆشی دڵیان هەیە دەبێت زیاتر وریای نەخۆشیەکانیان بن لە کاتی بە ڕۆژوبوون. بەبێ ڕاوێژ و ڕێنمایی پزیشک ناتوانن بە ڕۆژوو بن و کاتی وەرگرتنی دەرمانەکان بگۆڕن. بە ڕۆژوبوون کاریگەریەکی کێوتوی نییە لەسەر ئەو کەسانەی حاڵەتی دڵیان جێگیرە و هیچ نیشانەیەکی نەخۆشی دڵیان نییە، وەک سنگێشە و هەناسە تەنگ بوون. بە ڕۆژوبوون ڕەنگە لە هەندێک حاڵەتدا سوودی هەبێت بۆ دڵ و نەخۆشیەکانی لەبەر چەند هۆکارێک. ڕێژەیەکی کەمتر خۆراک دەخورێت، دوورکەوتنەوە لە جگەرە کێشان و کەمبوونی زیانەکانی لەسەر دڵ، هەستکردن بە ئاسوودەی دەروون لە کاتی بە ڕۆژوبوون. هەموو ئەوانە یارمەتی دەرن بۆ کەمکردنەوەی هۆکارەکانی مەترسی و نەخۆشی لەسەر دڵ و دەمارەکان. لە چه حاڵەتێکی نەخۆشیەکانی دڵ ناتوانین بە ڕۆژوو بین؟ نەخۆشیەکانی دڵ کە سنگێشەی بەردەوامیان هەیە، نەخۆشی کورتێنانی دڵ کە هەناسە تەنگی و بێهێزی لەگەڵدایە. ئەو نەخۆشانەی نۆرەی دڵیان هەیە ناتوانن بۆ ماوەی 6 هەفتە دوای نۆرەکە بە ڕۆژوو بن. ئەو نەخۆشانەی دەرمانی فرێدانی شلە و میزکردنیان هەیە کە ڕۆژانە بەکاری دەهێنن. ئەو نەخۆشانەی زمانەکانی دڵیان هەوکردن،
یان ناڕێکی لە کارکردنیان هەیە. ئەو کەسانەی نەشتەرگەری دڵیان بۆ ئەنجام درراوە ناتوانن تا 6 هەفتە بە ڕۆژوو بن دوای نەشتەرگەری. ئەو نەخۆشانەی ناڕێکی لە لێدانی دڵیان هەیە و پێویستیان بە چاودێری پزیشکی هەیە. ئەو نەخۆشانەی دەرمانی ڕۆژانە وەردەگرن بۆ ڕێگریکردن لە خوێنمەین. بە شێوەیەکی گشتی ئەو کەسانی نەخۆشی دڵیان هەیە ڕێنمایی دەکرێن ڕۆژانە بە خواردنی 4 بۆ 5 ژەمی خۆراکی کەم لە جیاتی 2 ژەم خۆراکی زۆر، هەروەها کەمکردنەوەی خوێن لە خۆراکدا و دوورکەوتنەوە لە خواردنی چەور. هونەرمەند و ئەکتەری کورد یاسین قادر بەرزەنجی بۆ ئێوارە 24م جارە باس لە نەهێنیەکانی ژیانی خۆی دەکات. ئەو خاوەن کۆمەڵێک ئەلبومی دەوڵەمەند و هەروەها ئەزمونێکی زۆر لە بواری نواندن و درامایە. من پێم وایە هونەرمەند لە دەرەوەی کارکردنی هونەریشدا دووبارە سەرقاڵە بە ئەو هونەرەی کە کاری تیاکات، واتە لە دەرەوەی پرۆڤەکان و لە دەرەوەی نمایشەکان و لە دەرەوەی سیمینارە هونەریەکان کە تۆ بەشدارەبی تایە ناچاریتیان وا دەخوازیت کەوا بخوێنیتەوە بۆ بوارەکەی خۆت، کەوا گفتوگۆی بەردەوام دەبێت لە هاوکار و هاوغەمەکانی خۆت، لە هاوپیشەکانی خۆت، بچیتە سەیری نمایشەکان، فلم ببینیت. ئەمانە هەمووی سەرقاڵین بۆ ئێمەی هونەرمەند. وەک هەر مرۆڤێکیش هەڵبەتار هونەرمەندە پابەندە بە پیشەیەکەوە کە هونەرمەندیش بوو دیاربی لە کۆمەڵگایە ئەبێ لە فەرمانگەکەشدا دیاربیت، ئەبێ کەسێکی ئیجابی بیت، کەسێکی ئەرێنی بی، کەسێکی خاوەن بەخشش بی. بۆیە لە فەرمانگەکانە ئەو کەسەی کە هونەرمەندە دوو جار ئەرکێکەوێتە سەر، یەکەمین وەک کارمەندێک، دووەمین وەک هونەرمەندێکەوە خەڵک گەیناسن خاوەن پەیوەندیەکی ئەکتیڤی کۆمەڵایەتیە. من بێجگە لە کارکردنی هونەری و بەڕێوەبردننی فەرمانەکەم ڕۆژانە وەک هەر تاکێشی کۆمەڵگای کوردەواری سەرقاڵم بە بەڕێوەبردننی خێزان و بازاڕکردن و چوونەگەڕان و جێبەجێکردنی ئەرکی سەرشانم کە ئەرکە کۆمەڵایەتیەکانەواتە بەشداریکردن لە خۆشی و ناخۆشی هاوشاریان و هاوڵاتیانی خۆشەویستە. مەسلەیەکی تر سەردانی خزم و هاوڕێ خۆشەویستانە کەمەش کاتێکی باشە دەبات. بۆ خۆم من یەک لە ئارەزووەکانم ئەوەی کە لە ناوەندەکەی خۆما لە و ژینگەی تایە ئەژین پێی ناسراوم زۆر حەزم بە بازارکردنە. هاوسەرم پێمەڵێ حەزەکات ڕۆژی 4 جار پێی بڵێن بڕۆشتمان بۆ بکڕە، هەر حەزەکەم بچمە ناو بەقاڵ و دوکاندار و عەتار و وردەواڵە فرۆش و چێژێکی سەیری لێبینم. کاتێکیشم هەیە بۆ هەڵبژاردننی پێویستیەکانم لە جلوبەرگی خۆم لە پێڵاو مامەڵەکردن لەو ڕنگانەی کە لە مناڵیەوە سۆمای چاومیان بردووەیان چوونەتە بینایی چاومەوە، بە تایبەت ڕەنگەکانی قاوەیی، کاڵ و تۆخ، ڕەساسی و نیلی. ئەو ڕەنگانن کە من زۆرم خۆشەوێن لە هەموو جلوبەرگێکمە هەڵیانە بژێرم. شوێن داخوازی خەڵگەکەوم یەشەکاری پێم بێت هەرگیز لە فەرهەنگی زمانی منە نییە ئەوەندەی بکرێت. حەزەکەم هاوکاری خۆشەویستان و ئازیزیان و هاوگەڕەک و هاوشاری و کەس و کارە و هاوڕێیانم بکەم. من بە هیوام کامە هیوای سەرجەم هونەرمەندانی کووردە لە هەر شوێنێکی ئەم گردوونە بن، بە هیوام ژیانی مرۆڤی کورد بە جۆرێکی لێبێت کەوا هونەرمەندانی ئازادانە لێبڕاوانە دەستکراوانە بتوان لە هونەری جوانیان پێشکەش بکەن و زاڵبوون بەسەر قەیرانەکان کە ئێستا ئینسانی کوردی شڵەژاندووە، ئینسانی کوردی سەرقاڵ کردووە، دووبارە هونەرمەندی سەرقاڵ کردووە، دووبارە هونەرمەندی پەرۆش کردووە. هیوادارم ژیانێک بێتە پێشێ نان و یەکسانی و ئازادی بۆ هەر هەمومان بێت، عەدالەتی کۆمەڵایەتی ببینینەوە کە بەداخەوە کەمماندی لە ئەزموونی دوای ڕاپەڕینە، لە کۆمەڵگایەکی پێشکەوتووترە، خڕۆشن بیرترە، خوێنەوارترە، خاوەن معریفەتترە بتوانین درێژە بە پەیامی هونەری خۆمان بدەین. لێرەشەوە پیرۆزبایەم مانگە پیرۆزە لە هەموو هاوزمانان و هاوڵاتیان مەکەم.
هیوادارم مانجێ بێت تایە بەحەوێنەوە تایەمان دوونە بن هیوادارم پاشە ڕۆژ ئاسۆکانی بۆ هەمومان دەرخات ئاسۆی گەشت لە ڕێمان نابێ ئاسۆی جوان ببینین خۆشەویستیم بۆ هەموو لایەک. لا وڵات و شارە جیاوازەکاندا لە مانگی ڕەمەزانی تر جۆری ئەو خواردانەی کە دەخورێتی ئەو شیرنەمەنیانەی کە دێنە بازاڕەوە بە شێوازێکی جۆرا و جۆر سرنجی خەڵک ڕادەکێشن. لە ئەنقەرەی وڵاتی تورکیاش ئیترە و جۆرە شیرینیانەی کە دروست دەکرێن لە بازاڕەکاندا گەرم دەبن و بازاڕی فرۆشتنیشیان لە جاران خواستی زیاتری لەسەر دەبێت. یەکێک لەو جۆرە شیرینی و نانانە نانی پیدەیە کە لە ئەنقەرە دروست دەکرێت و هاوڵاتیان ڕوو دەکەنە کڕینی ئەو جۆرە نانە بێکەوە بە شوەیەک لە بازاڕەکانی ئەنقەرە دەبینی. Bir de sabah saat 11-12'de çıkmaya başlar. Serê sibihê çêkirina pîdeyan saat li dihan dest pê dike heta fitarê li dora heştê varî berdewam dike. Hevîrê nanê pîdê saetekê tê strandin. Piştî strandina hevîr saetekî jî tê sekinandin. Saetekî çûn de jî hevîrê pîdê tê jêkirin. Vê carê careke din ew hevîrê jêkirî saetekê tê westandin. Piştî westandina hevîr dema duruvdayîna hevîr tê. Piştî wê jî bi neynûkan çêkirina awayê pîdeyê dest pê dike. Nanpêj piştî şekildayîna nan xilas dike wan hevîran dixana va sêniyê. Car caran tevî sêniyê, car caran jî wan pîdeyan diavêjin ser bêran û didin firneyê. Li dora 20 deqeyan ew nan di firneyê de dimîne. Piştî ew nan dipêje ji nava firneyê tê derxistin û ji bo firotin û belavkirina marketan jî dixin nav zembîlan. Ramazan olduğu için uzun zamana ihtiyaç olur. İşçi Lêbelê di meha Remezanê de ev kar ew qasî hêsan nîne. Hindekî dirêj digire çêkirin û amadekirina pîdeyan. Ji ber ku giraniya xebatkaran bi rojîne dema zêde kar dikin performansa wan kêmtir dibe. Loma jî hêdî hêdî bi dilekî xweş karê xwe dikin. Em zêde kargeheke mezin nînin. Loma di nava rojê de 3-4 hezar nanê ancak dikarin amade bikin û bifroşin. güzel bir pide olması için önce unu Ji bo pîdeyeke bikeliz yanî çêjdar pêdivî ardekî baş heye. Ne tenê ard divê havêna wê jî baş bêdayîn. Tabî destê hoste jî divir de gelekî giring e. Pêdivî bi hosteyekî baş jî heye ku ew nan çêjdar be. Strandina hevîr ya di her qonaqê de gelekî xesas e. Destê ku diçe ser hevîr û neynûk avêtina hevîr jî gelekî giring e. Ji bo pêjandinê jî hosteyekî baş divê. Ew nanê pîdeyê pêwîst e di pileya 230 an jî 240 de bê pijandin. çektiğimiz zorluk zaman yetiştirmek önemli. Erken çıkarırsan Zehmetiyên me jî hene di vî karî de ku em pê re rûbirû dimînin. Dema nan zû derdikeve sar dibe. Dema germ derdikeve gihandina marketan dibe asteng. Ji ber ku her kes germ dixwaze nanê pîdeyê. Lê di van şert û mercên Enqerê de ev yekindekî zehmet e. Ew wextê di nava firne û gihandina marketan de ku ew wext jî wextê herî nêzîkiyê fitarê ye gelekî kêm e. Dema ev nanê pîdeyê sar dibe kes nastîne û rasta rast diçe sergoyê. 9'da başlarız. Unumuzu dökeriz, suyumuzu alırız. Em tîma hundirûne. Em serê sibê saat nihan dest bi çêkirina hevîr dikin. Heta 5:30 êvarî. Pêşî ardixin nava keştiya hevîr. Nîv saetê digerînin di nava keştiya hevîr de. Av û xwe jî didin hevîr. Her qonaxên wê di navê de bi giştî her partiyeke pîdeyê di 2 saetan de amade dibe. ماوەی چەند ساڵێکە خەڵکی ڕویان کردوتە دروستکردنی باخچە و کێڵگەی کشتتوکاڵی و گەشتیاری هەر بۆیە پێویستیان بە چەندین جۆر پەرژین دەبێت بۆ ڕازاندنەوەی باخچەکانیان و هەروەها پاراستنیان. لێرەدا چەندیمەنێک لەسەر چۆنیەتی دروستکردنی پەرژین بە تەلی تۆڕ دەبینین. خۆشناوی یوسف سەلام ناسران بۆ سامژدا لە سەرەتای ئیشکردنم ئەم کە دەستم بە ئیش کرد بە فەترەشی کەم یعنی گەیشتمە و مەرحەلەی ئێستا لە هاتمە و کاتی هاتمێرە هیچم نەبوو عەمباریم دەکرد ڕۆژانە بە 15 دیناری تورم دەشویتەوە دوایە بەس هاوکاری
مام زۆر هاوکاری کردم زۆر دەستی گرتم زۆر ڕێ نیشاندام یعنی شتی غەڵەتم نەکردیە یعنی فێرم لە هیچ کەسێک نەکردیە درۆم نەکردیە بۆ شانە پێگەیشتم کە عەمباریم کرد دوای بە عەمبارەکەی ئیشی وەسایەتیم تەقریبەشی 10 ساڵم ئیشی سیاجی کرد سیاجم دەبەستا و ئیشی مقاولاتی سەقفیم دەکرد و ئیشی حەدادی وانم کردن و هەتا الحەمدوللا گەیشتمە ئەو ڕادێ ئێستاش نەک ئەوە تقریبا 3 گەراجی کەشم هەیە گەراجی موادی ئاسن فرۆشم هەیە گەراجەشی سیمی ئەوەی معمەلی چینکۆ قرمیتە ئەوانە ئەوەشم هەیە و تقریبا نێزکەی بە هەموو عملەکان وانی لە بەردەستمە بە میشەکان نێزکەی هەتا 21 نەفەرم هەیە لە بەردەست میشەکە ئەمە بە زۆری ئیشی سیاجی دەکەین ئەو تێلی پەرژین و سیاز و ئەو نۆشتانە لە بۆ مەزرعی دەبن لە بۆ جەماعەکان دەبن لە بۆ گوندەکان دەبن ئیشی پێ دەکەین حەجمی هەتا 3 مەتر ئەمە توانی دروستیکەین 3 مەتر ئەوجا مەتر و 8 مەتر و 20 مەتری مەتر و نیوە ئەوانە زیاتر سەریعترن دەبن برنەوەنە بەس لە بۆ معمەل و شەریکە و لە بۆ بینا ئەوشتانە دەتوانن بە زۆری 3 مەتر و 2 مەتر و نیوان دەبن ئەو لە سعاتی تقریبا نیو سعات ئەوەی جیازێمە تقریبا نیو سعات 20 دقیقە 25 دقیقە تۆپەشی دروست دەکات نەوە دەزانی ئەمە ئێستا تقریبا کردمانە چیلۆ بە وەزنی چیلۆ دەفرۆشین تۆپ هەیە 25,000 ڕادەوەستی 30,000 ڕادەوەستی 40,000 ڕادەوەستی دەڕوە مەرحەلە تا تقریبا 100,000 دەڕوە تۆپێک 20 کیلۆیمان هەیە 21 کیلۆیمان هەیە 36 کیلۆیمان هەیە 30 کیلۆیمان هەیە 40 کیلۆیمان هەیە 46 کیلۆیمان هەیە 51 کیلۆیمان هەیە 54 کیلۆیی هەیە ئێستا هەندێکمان هەیە تقریبا 80 کیلۆ دەرەچێت تاسبی زۆر خۆشرە لە مۆزەفایەتی یعنی کات و مۆزەف تا مۆزەفەکان لەبەردەستێت چەند مۆزەفەچیەوە بکەیت ئێستا ئەو نەفەرانەی لەکنە من هەم وەکو مۆزەفینە هەمووشم خۆش دەوێت یعنی هەمویان وەکو براگەورەی خۆمیان حسابیانەوە دەکەم نەکەوە برێ شاگردەکی لەکنە دەستی خۆمە بە شتێکەوە تەماشایان بکەم لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان هاوڵاتیان ڕوودەکەنە خواردن و بەکارهێنانی ئەو جۆرە خواردنە خۆماڵیانەی کە لە بازاڕ و دوکانەکاندا دەفرۆشرێن لە شاری سلێمانی چەندین شوێن هەیە کە بە شێوازی زۆر جۆرا و جۆر خواردنی خۆماڵی پێشکەشی هاوڵاتیان دەکەین دەچینە سلێمانی ڕاستی ئەم بەرهەمە کوردیانە ئێمە زیاتر کۆیەکەینەوە لە زوربەی ماڵەکانمان هەن بە تایبەتی بابەتی ماست و پەنیر و شیر و کەرە و لۆرک و قەیماق ئەمە لە ماڵەکان کۆیەکەین ئەو ماڵانەی دێهاتیەکان و کەسی تایبەت هەیە بە تایبەتی ئەگەڕێ بە ماڵەکانە یاخود ئەو ماڵانەی کە تۆزە دوورە دەستن بەڕادیان لەلایە و شتەکان کۆکەن و لە بەڕادا و وردە وردە ئێمەش بە پێویستی خۆمان لیان وەرەگرین خۆی دایم ڕەمەزان خێر و بەرەکەتی زیاترە لە ڕەمەزانە زیاترە بەس وە لەو پێش ڕەمەزانیش تەڵەبێکی زۆری لەسەر بوو ئەم بەرهەمە کوردیانە بەڕاستی خەڵک کەم تا زۆرە لێ رازین و بە حکومی کە موادی حافیزەیتیانە وە شتەکەش تازە بە تازەیە ئەمە وای کرۆ سەرنجی خەڵکانی ڕاکی شاو و تاموچێژێکی تایبەتی هەیە بۆیە خەڵک هۆگری بووە زیاتر حیمایی پاکوتەمیزی لەو کابانەیە کە خەریکی ئیشەکەیە و نیوەی ئیشەکەشەکەدە سەر ئێمەمانان کە لە چوارچێوەی دوکانێکە یا لە چوارچێوەی بازارەکە ئەیفرۆش نەبێ شوێنەکە سار بێ کارەبای 24 ساعتی لەسەر بێ و ئەبێ پاکوتەمیز بێ بەدەر لەوەش ئەبێ دایم ئەو کەسێک کە فرۆشیارە ئەبێ دایم حیمایەکە تامیکە چکم ئەمە باندەیەک نییە لە ناو قوتوێک بندرێ و تاریخی لەسەر وڵی تاریخەکە بەسەرجێ ڕەچای ئەومان کرۆ بە تایبەتی خۆمان کەسی تایبەتمانەیە ڕۆژانە تامی شتەکانەکە و لەگەڵ ئەوەیشە وەرەقەمان هەڵواسی و پێشنیارمان کرۆ بۆ مشتێکمان ئەو مشتری کاتێکە ئەو بەرهەمە ئەگرێ پێمان خۆشە تامی بکە بۆ ئەوەی نەکە ئەو شتە چکم لە لەحزەیە ئەگۆڕێت تامەکەی ڕاستی ئەم بەرهەمە کوردیانە مادەی حافیزەیتیانە
وەغەل و غەشیشیت یانێ ئێستا من ئەگەر ماسێک دانیم لە ماوەی دوو ڕۆژە ترشە بێ لە ماوەی 3 ڕۆژ و 4 ڕۆژە بۆگەن ئەکا و کەڕوو ئەکا ئەمە مادەی حافزیت یانێ بەس بەداخەوە ئەو شتانی کە لە ئێستا هەن لە بازاڕەکانە مادەی حافزیتی ئەگەن زۆربەی کات ئێمەمانان پێی نازانین بە تاریخەکەش بەسەر چووە کەچی ئەو هەرتێک نەچووە مادەم وایە کەوا مادی حافزەی زۆر تێگەن مادی حافزەش بەڕاستی دوژمنی ئینسان دیارە من لەم جێگایە هاتون سەیری ئەم خواردنە کوردەواریانە ئەەکەین و ئەگەڕینەوە بۆ زەمەنێکی زۆر پێش ئێستا کە هەموو ژیانمان ئێمە لەسەر ئەم خواردنە کوردەواران لە ساوەر و لە قەرەقەرمان و لە نۆک و لەو شتانە بوو کە پێشتر ئەخورا و دیار بوو کە هەر بە ئەو برنجەش کە ئێمە ئەمانکەڕی بە چەڵتوکی و دوایی زۆری خەڵکی سلێمانی ئەجا و چەڵتوکە ئەهاڕا و ئەکرا بە برنجە خورا و بە پێچەوانێکی ئێستاوە ئەبینین ئەبیستین کە ئەو برنجە نیوەی نیشاستەی و نیوەی نایلۆن و ئەیبڕنەوەی کەم بە برنج دیارە ئەم هەموو نەخۆشیش کە ئێستا هەیە سەرچاوەکەی خواردنانەیە کە ئێستا هەیە بەڕاستی لە ئێوارە 24دا هەرجارە سەردانی وڵاتێک دەکەین تایبەتمەندی و جیاوازیەکانی وڵاتە لە مانگی ڕەمەزان بێوە نیشان دەدەین ئێستاش دەچینە وڵاتی ئەردن لە کەمپی زعتەریە وڵاتەدا بازاڕی کڕیارەکان زۆر کراوەتر دەبێت و خەڵکی ڕوودەکەنە بازاڕەکان بۆ کڕین و هەروەها دابینکردنی پێداویستیەکانیان ئەو بیابانە وشکە لە مانگی ڕەمەزاندا زیاتر لە شارێکی گەشتیاری دەچێت. پێش هاتنی کاتی ڕۆژوشکاندن هەموو ڕۆژێکی ڕەمەزان کەمپی زعتەر بازاڕەکەی پڕ دەبێت لە کڕیاران. ئەم کەمپە کەوتۆتە ئوردن و ئاوارەکانی وڵاتی سووریا تیایدا دادەنیشن. پێش ئەوەی ئێرە ببێتە نیشنگەی کاتی ئاوارەکان بیابانێکی کاکی بە کاکی بوو. ئێستا نزیکەی 85,000 ئاوارە لێی نیشتەجێیە. دوکانە بچووکەکان شیرنەمەنی تایبەتی ڕەمەزان دەفرۆشن. سەرەڕای ئاستەنگیەکان لە ژیانی کەمپ و ئاوارەیی بەڵام ئەم ئاوارانە خۆیان ڕاهێناوە لەگەڵ ئەم ژیانەدا. بەپێی راپۆرتی نەتەوەیە گرتوەکان بۆ کاروباری پەنابەران باس لەوە دەکرێت کە ئەو ئاوارانەی لە ئوردندا دەنیشن بارودۆخی ئابووریان لە ژێر هێڵی هەژاریدایە. هەر بۆیە خەڵکەکە هەوڵی تەواوی خۆیان دەدەن بۆ بەدەستهێنانی داهات. کەش و هەوای ڕەمەزان لە وڵاتی خۆمان زۆر جیاواز بوو. لە وڵاتی خۆمان ماڵمان هەبوو هەموو شتێکمان هەبوو کارەبامان هەبوو بەڵام لێرە هیچ شتێکمان نییە. سەرڕای ئەوەش دەژین و لە خوددا بە زیاد بێ ڕازین بە بەشی خوددا. ڕاهاتوین لەگەڵ ئەم ژیانە و ساڵ بە ساڵ باشتر دەبێت. زیاد ڕۆستەم باوکی 6 منداڵە و هەڵدەستێت بە ڕێکخستنی ئاهەنگی بگواستنەوەکان و بۆنەکانی تر. لە کاتی مانگی ڕەمەزانیشدا ڕۆستەم شەربەتی ڕەنگاوڕەنگ دروست دەکات کە لە مانگەدا داواکاری زۆرە. ڕۆژانە ڕۆستەم نزیکەی 400 زەرف پڕ دەکات لە شەربەت و هەر یەکەی بە کەمتر لە $1 دەفرۆشێت. ئەوەی دەمێنێتەوە دابەشی دەکات بەسەر هەژارەکاندا. بەڕاستی جیاوازی نییە بۆ من کەش و هەوای ڕەمەزانی لە کەمپەکە دروست دەکەین لەخوا بەزیاد بێت. کاری من 24 ساڵ شەربەت فرۆشتن بووە لە سووریا و لێرەش هەر بەردەوامم لە دوای بەربانگ بە پەرداخ شەربەت دەفرۆشم و پێش بەربانگیش بە زەرف. بەڵام عایشەی خێزانی ڕۆستەم دەڵێت ڕاهاتن لەگەڵ ئەم جۆرە ژیانە ئاستەمە. لە ماوەی ڕابردوودا بینەر و بیسەری ئێوارە 24 بوون کە هەموو ئێوارێک دوای بەربانگ لە شەوانی ڕەمەزاندا لەگەڵتان دەبێت تا پێگەیشتنەوەی تر هەر شاد و بەختەوەر بن.